هەوڵمانداوە بە پشتیوانی دڵسۆزانمان لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم یادە بەرز ڕابگرین بە هاوکاری خێرخوازان و کەسانی خۆبەخاوەنجان لە بەرامبەرم توێژە. بۆی ئەمڕۆ ئەم یادەمان کردوتەوە لە یادەکەدا بارودۆخی خەڵک خۆتان باشەزان باش نییە وێ ڕای بەرزڕاگرتنی ئەم یادە هەوڵمانداوە 180 کەس لە ڕێگەی سەرمایەدارێکەوە نەوتی پێ ببەخشین و لە ڕێگەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڕێز کاک دکتۆر میران لێپرسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەڕێز کاک فامی بورهان لێپرسراوی مەکتەبی ڕێکخراوەکان بۆردی پیشەیەکان کە هاوکارییان دابین کردو بۆ 100 کەسێک بۆمان کە ئەویش ئەکرێت لەم 12دا پێیانە بەخشین. پێش هەموو شتێک ئەمڕۆ پیرۆزبایی ڕۆژی گیانی خاوەن پێداویستە تایبەتەکانەکەین لە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان چ لە جیهان چ لە کوردستان. ئێمە ئەمڕۆ سەرڕای هەموو داواڕەواکانی خاوەن پێداویستە تایبەتەکان سەرڕای دووپاتکردنەوە و داواکاریمان لە حکوومەت و لەلایەنەکان بۆ جێبەجێکردنی داواکانیان بە تایبەتی یاسا جێبەجێ نەکراوەکەیان کە زیاتر لە 9 ساڵە دەرچوو تا ئێستا هیچ جێبەجێکردنێک نییە بۆ یاساکە و هەر لە شوێنی خۆیان ماوەتەوە. بەڵام سەرڕای ئەوەی ئەوانەش ئێمە ئەمڕۆ لەم یادەیە ئەمانەوێ بە خاوەن پێداویستە تایبەتەکان بڵێن ئێمە لەگەڵتانین بەردەوامین بەرگریکارێکی ڕاستەقینەی مافەکانتانە بین و داهاتوو بۆ ئێمە ئەبێت کراوە بێ.